پشتی کوڕۆژ بڕۆژ ڕەوش و هەفکێشە ڕۆژهەڵاتێکەمە فەراتێ و ناوچەین کوردی لەوێ دەبەرێ ئالۆز بوون. چەندین شرۆڤێن جودا جوداژ ڕەوش و هەفکێشە ڕۆژهەڵاتێکەمە فەراتێ ڕێهاتنەکردن و هەر شرۆڤەیەک بەڕەنگێکی ڕۆناهیە دخێتە سەر سیاسەتە ئەمریکا لە دەبەرێ. بەشار ئەمین ئەندامێ پۆلیتبیۆریا پارتیا دموکراتا کوردستان سووریا ڕاگەهاند کو گەلک مەبەستژە ئاواکردنە خاڵن چاودێریەن ئەمریکا لەسەر سنوورە ڕۆژئاوای کوردستانی و تورکیا هەنە و ئەمریکا حتاوکە ئیرۆ نەخشەڕەیە خوا لە ڕۆژهەڵاتێکەمە فەراتێ بێ تەمامی زەلال نەکریە وژێ ئالیە خەڤا عەبدولعەزیز تەمۆ سەرۆکێ کۆمبەندە کوردێن سەربەخۆیان سووریا ڕاگەهاند کو ئاواکردنە خاڵن چاودێریەن ئەمریکا لەسەر سنوورە ڕۆژئاوای کوردستانی و تورکیا پرۆپاگەندەیە و مەبەستژێ جوداکردنە پێدەژە پەکەکە و دازانین کو ڕێککەفتن ناوبەرە ئەمریکا و تورکیا دەلسەر داوین پێشوەچوونە ناوچەیە هەیە. عەبدولعەزیز تەمۆ گوتی کو ئەمریکا دەست بە ئاواکردنە ئارتێشە نیشتیمانی لە ڕۆژهەڵاتێکەمە فەراتێ کردیە و حتاوەکە نەها بەتر ج 4,000 جوانن کورد هاتنە لەشکەرکردن و تەکەس کرد یا پاکە بووە کەرتەکە شەوتی و ئەمریکا دخوازێ ئەلتەرناتیڤەکی ژێرە ببینێ. هەروەها جەدعان عەلی ئەندامێن و نەراتیە هەرێما کوردستانەیە ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە ژە ئارکێرە ئەشکەرە کرد کو سووریە وێ وەرێ دابەشکردن بەسەر چەند ناوچەیەکێدە و یا هەری گرنگ ئەوەکو کورد لەسەر خاکە خۆ بمینێ و ئەرکە لەسەر ئالیەن سیاسی خەباتێش بۆی چەسپاندنە مافێنگەلێ کورد دەبن هەر ئەگەرەکێدە بکەن دێ لێدوانەکە تایبەت دەژوێ ئارکەی ئەکادمی ناسێ کورد دکتۆر فەرید سادون ئەشکەرە کرد کو ئەمریکا ڕۆژهەڵاتێکەمە فەراتێ کردە ناوچەیەکە دژەفرین و تووبالەفر نکارن بەبێ ڕازیبوونە ئەمریکا لەسەر ئەزمانێ ڕۆژهەڵاتێکەمە فەراتێ بفرێ و گۆجی کۆ دەدەما نەهادا ڕۆژهەڵاتێکەمە فەراتێ دقوناغەکە ئاوارتەدە دەرباز دبێ و ئەمریکا بتو ئاوایەکیش بۆی دەست بە ئەنینە مافێن کوردان کار نەکریە. سیاسەتمەدارێ کوردی ڕۆژاوای کوردستانی محەممەد ساڵح خەلیل ڕاگەهاند کو ئەوێ دەدەما نەهادا لەسەرێکە نییە و گرێسپی تێکردن دووبارەبوونا سیناریۆیە عەفرینێ بەری بەکشانە پێدێ و تەکەس کرد کو تورکیا دەدەما نەهادا خۆ ئامادەت کێدا کو سیناریۆیە عەفرینێ لەسەرێکە نییە دووبارە بکێ و پێدە بەردەوامە دەدروستکردنە بەهانەیاندا. هەروەها فاروق حاج مستەفا درێدوانەکە تایبەت دەژوێ ئارکەی ئەشکەرە کرد کو ئەمریکا بەجددی لەسەر چارەسەرکردنا کریزا ڕۆژهەڵاتێکەمە فەراتێ ڕاوەستایە و خاڵێن چاودێریەن ئەمریکا لەسەر سنوورە ڕۆژئاوای کوردستانی و تورکیا جهێ دڵڕەحەتیەیە وەگەر ئەزمونە هەرێما کوردستانێ لە ڕۆژاوای کوردستانێ دووبارە ببێ وێ خزمەتە دۆزە کوردی لە ڕۆژاوای کوردستانێ بکێ.